بینەرانی بەڕێز عزیزانم سڵاوتان لەبێت. ئایا دەستگای پەروەردە لە هەرێمی کوردستاندا دەستگایەکی سەربەخۆیە یا لەژێر هەژمون و کاریگەری بڕیاری سیاسیدا کارەکە؟ ئایا بایکۆتکردنی ژمارەیەک مامۆستا بۆ وانەکان و بۆ وانەوتنەوە لە هۆڵەکاندا گزارشتە لە هەڵوێستی بەرپرسانی ژمارەیەک مامۆستا بەرامبەر بە دۆخی سیاسی وڵات یان تێکدانی ئارامی وانەوتنەوە و ڕۆژی قوتابخانەکان و بە سیاسیکردنی ناوەندەکانی خوێندنە؟ ئایا ڕێکخراوێکی وەک یەکێتی مامۆستایان نوێنەری بەرژەوەندی مامۆستایانە یان نوێنەری بەرژەوەندەکانی حیزبە لە ناوتۆژی مامۆستایاندا؟ ئایا گرنگترین ئەو تەنگژانە چییە کە ئێستا لە ناو سیستمی پەروەردە و پێگەیاندنی هەرێمی کوردستاندا هەیە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەریەک لە بەڕێزان نەجمەدین عەلی ئەحمەد کارگێڕی لقی سلێمانی یەکێتی مامۆستانی کوردستان و هەروەها دیاری عەبدولقادر نووری ئەندامی کەمپینی داکۆشیکردن لە مافی مامۆستایانمان کردووە بەخێراتتانەکەم. دوای ئەم ناوبڕا دێنەوە لای بەڕێستان. بینەرانی بەڕێز جارێکی دەسڵاتان لەبێت. مامۆستا نەجمەدین سەرتا پێم خۆشە لە بەڕێز بپرسم. ئەو ڕووداوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە قوتابخانەکانی کوردستانە ڕوویدا بایکۆتکردنی ژمارەیەک مامۆستا بۆ وانەوتنەوە و نەچوونیان بۆ ناو هۆڵەکانی وانەوتنەوە تێگەشتنی دوو تەفسیری تۆ بۆ ئەمە چیە؟ منەوە ئازانم کە ڕێکخراوەکە ئێوەی مامۆستایان بەیانامەیەکی لەسەر ئەو دۆخە دەرکردووە ئەو دۆخە بە تێکدانی ڕۆژی ئارامی و بە سیاسیکردنی ناوەندەکانی خوێندنەوە بە یەکێتی مامۆستایان ڕێکخراوێکی پیشەیە سەرجەم مامۆستایانی کوردستان لە خۆی یەکرێت و ئەم ڕێکخراوە لە سەرەتای دروستبوونەوە تاکو ئێستا و ئێستا پێ خاتە گرتنی کۆنگرەی 12ەم کە ئەوای لە حەفەی 4 بکرێت، بەڵام بەپێی کۆبوونەی مەکتەبی تەنفیزی و بڕیارانە بۆ ماوەیەکی نادیار دوا بخرێت ئەوان بڕیارە لەسەر گرتنی کۆنگرەکە لە کەیاگیرێت. هۆڵەکانی خوێندن ئێمە مامۆستایان ئەرکمان فێرکردنی ڕۆڵەکانی ئەم میلەتەیە و واجبی ئێمەیە کە ئەو مناڵانە بە شێوەیەکی باش پەروەردەکەین و بە شێوەیەکی تەندروست پەروەردەکەین بە دەر لە هەموو ویرۆبۆچوونێکی سیاسی. و مامۆستا دەورێکی گرنگی هەبووە لە پێش ڕاپەڕین لە کاتێ کە لە شاخ بووە و دوای ڕاپەڕینش کاتێک کە بەبێ موچە ئەرکی خۆی بەجێ ناو نێڵا قوتابخانەکان بەی شێوێ دابخرێت کاتێکە دام و دەستگاکان حیزبی بەعز دام و دەستگاکانی لە هەرێمی کوردستان ساحب کردەوە. مامۆستا بەبێ موچە دەوامی خۆی کرد و هەموو ئەو ڕۆڵەی ئەم میلەتیان بە شێوەیەکی باش پەروەردە کرد و نیانێڵا بۆ ساعاتێکیش دەرگای قوتابخانەکان و پۆلەکان بێ مامۆستا بن. ئێمە قوتابخانە ئەو مناڵانی کە لە بەردەستمانەیە پرسیارەکە ئەمەیە تێگەشتنی تۆ بۆ ئەو دیاردەیە چییە؟ نەچوونە ناو هۆڵەکانی خوێندن و بایکۆتکردنی وەکو هەڵوێستیارکردن بەرامبەر بە ڕۆژی سیاسی شاری سلێمانی. ئەو بایکردن بە دەستێکی سیاسیتی یەکەم و لایەنە سیاسەکان ئەوانی کە خۆیان بە معارەزە داهێنن ئێستا ئەوان زیاتر دەستیان هەبووە لە بایکۆتکردن و ئەو ویستیانە هۆڵەکانی خوێندن و قوتابخانەکان بۆ مەرامێکی سیاسی خۆیان بەکاربێن. بەڵێ باشە. مامۆستا دیاری بە بۆ چوونی تۆ ئەو ڕووداوە چۆن خوێنیتەوە لە کاتێکا کە ئەو ڕخنەیە بەردەوام ئاراستی ئێواکرێت کە نەچون بۆ ناو هۆڵەکانی خوێندنەوە بە سیاسیکردنی ناوەندەکانی خوێندرا بە معنایەکی تە گوێزانەوەی بڕیاری سیاسیە لە ئەو پۆزیسیۆن و ناوەندی سیاسیەوە بۆ ناو هۆڵی خوێندن و بۆ ناو تێکدانی ڕۆژی ئارامی خوێندەگاکان وەکو لە بەیاننامەکەی یەکێتی مامۆستایان هاتووە. بەڵێ من حەزەکەم دووشت جیا بکەینەوەی شانەوەی کەڵین بە سیاسیکردن بەڕاستی بە سیاسیکردنە گەرمانایەوە بێت و ئاگاداری ڕەوشی هیچ پەیوەندیەکن نەبێت بە ڕەوشی سیاسی وڵاتەکەتەوە چی ڕوەدا لەسەر شەقام چی ڕوەدا بەرامبەر خوێندکاران چی ڕوەدا بەرامبەر ڕۆژ بیران من ئێمە خۆمان نەزانین بە سیاسیکردن هەموو کونوکە لە بەرێشیشیان نەگرێتەوە بە سیاسیکردن شتێکی جیایە ئێمە هەموو لە ڕاستە ئەبێ بەرامبەر هەموو ڕووداوەکانی ئەم گەلەمان چۆکو خوێندکار چۆکو مامۆستا چۆکو لە هەموو چین و تێژەکانی کۆمەڵە بێ بەڕاستی ئاگامان لەو بارودۆخە بێ ئایا دیموکراتیت بەرقەرارە ئایا سەرکوتکردن بەرقەرارە ئایا کارەساد ڕۆیە ئایا جێشێگاتۆتە سەر شەقامە سلێمانیا ئێمە هیچ هەڵوێسێ نەبینین ئەمە سیاست جیا بە حیزبیکردن جیایە حەزەکەم ئەوە دوو مەسەڵە ئەوەی ئێمە کردمان بەڕاستی موقفگرتنێکە لە ساتە وەختێکی گرنگە کە لەم شارەدا هێزێکی چەکداریان راوەتە سەر ئەم جادانە کە لە هەموو ساتێکدا لە هەموو لەحظەیەەکە ڕەنگە کارەساتی لێ بکەوێتەوە. بەڕای من ئەمە هەڵوێستێکی پێویستە نەکار مامۆسایان پێویستە هەموو چین و توێژەکانی کۆمەڵ بەڕاستی هەڵوێستیانە بێ بەرامبەرەمە. ئێمە ڕخنەی گەورەمان من جاریشی تری ژەمە و تۆ ڕخنەی گەورەمان لە یەکێتی مامۆسایانەوە بووە بەردەوام کە بە درێژایی شەڕی براکوژی نەیانتوانیوە یەک هەڵوێستی جدی وەربگرن. من پێم وابێ بە یەکێتی مامۆسایان بەو هەموو
کادریکەیەتی و بەو هەموو توێژە گەورەی کە لەبەر دەستیاتی ئەگەر لە ساڵەکانی براکوژیان لێشێ لە ڕۆژەکانە بەجددی باتێتە سەرشەقام ڕەنگە زۆر کارەساتی لە کۆڵی ئەم میلەتە بکرداتەوە من ئێمە بەڕێی من ئەمەی کە مامۆستا خوێندکاران کردی بەڕاستی دەورێکی نیشتیمانی خۆیان بوو کاکە ئێمە دەورە نیشتیمانەکەمان بەشێک نییە جامان بکاتەوە لێمە بەڵام حەزەکەم لەسەرەوە بڵم بە حیزبیکردنی دەستگاکانی خوێندن بەڕاستیەوە ئێمە زۆر بەدورینەوە ئێمە چەنە هاست وەختە دژی بە حیزبیکردین بە حیزبیکردن کاکە ئەوە نییە تۆ مووقفت هەبێ لە ساتە وەختێکی دیاریکراوە لەبەر خاتریەوە خوێن نەڕژێ لە وڵاتەکەدا بە حیزبیکردنەوەی هەموو دەستگاکانی بەڵام ئایا نەچونە ناو هۆڵەکانی خوێندنەوە قەت نیە لەو خوێندکارانەی کە چاوەڕوانی مامۆستاکانی بەڕێزم پێ بڵێ من حەزەکەم پێ بڵم من زۆر سیرم لێ لەم قسەیە ئەوەی کەوا دڵی بە خوێندکارە سووتێ ئەوەی خوێندکار پەروەرداکە ئەوەی قوتابی پەروەرداکە مامۆستایە من دڵنیامە مامۆسایانە لە هەموو کەسێک دڵسۆسرم بەرامبەر خوێندکارەکانیان و ئەوەی ئێمە ژالانمان کرد بوو 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژیمان گرتن بوو 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ کاکە دەیان عوتڵەمانەیە لەم بابەتە زۆر سپاس زۆر سپاس مامۆستات ئێوە یەکێتی مامۆستایانی کوردستان بەرامبەر بە چەند ساڵی شەڕی ناوخۆ وەکو بەرز مامۆستا دیاریە لە ئێوە هەڵوێستێکتان نەبوو ئێوە بە نامەیەکتان ناڕازایەک خۆپیشاندانێکتان نەکردو بەرامبەر بە شەڕی ناوخۆ بەرامبەر بە ئێستا کە دۆخێکی وە لە سلێمانیە هەیە لە بەیانامەیەکە پشگیری لژنەی ئەمنی شاری سلێمانیەکەن بەڵام بەرامبەر بە نەچووری مامۆستاکان بە تێکدانی بەڕەشی ئارامی ڕۆدەچێ بۆ قسە من پرسە یەکەمینان کەمپینی مامۆسایان مانای چی ئێمە یەکێتی مامۆسایانەکەیە ئەم یەکێتی مامۆسایانە هەموو لایەنە سیاسەکانی تێ کۆمەڵی ئیسلامی کارگەری لەقیانەیە یەکگرتووی ئیسلامی کارگەری لەقیانەیە زەحمەتکێشان کارگەری لەقیانەیە سۆشالیست کارگەری لەقیەیە هەرێکێ لەمانە نوێنەرێکیان هەیە لە ناو یەکێتی مامۆسایانە کارەکەن بەیەکەوە ئەو دوولایەنی تریش کە ئێستا وەکو مامۆستا دیاری خۆی بەسەر بەخۆ دانێ ئەوان لەم هەڵبژاردنا بەشداری یەکێتی مامۆسایانەکە احتیمال لە کۆنگری داهاتوە ئەوان ژوون بێنە لای قەو نوێنەریان هەبێ لەبەر ئەوەی یەکێتی مامۆسایان تەنها لایەنێک نییە کۆنتڕۆڵی یەکێتی مامۆسایانێکدا هەموو لایەنە سیاسەکان هەیە باشە ئەم کەمپینە لە چێ پێکاتەوە لایەنە سیاسەکان پێکاتەوە لە یەکگرتوو لە کۆمەڵ لە گۆڕان لە سربەخۆ ئەم چوار لایەنە ئەم کەمپینیان دروست کردو باشە ئەوانی کە نوێنەریان هەیە لە ناو کارگەری لەقی سلێمانیە دایانناوە ئەوانە دەوریان چێکەوە بێتە ئەوانش هیچ ڕۆڵێکیان نییە دیفاع لە ئەوەی بۆچوونەکان لەگەڵ بۆچوونی ئەم کەمپینە جیاوازە باشە ئەگەر ئەوان ئەیان ویستم بکەم بۆ لە ڕێگەی کارگەرەکانی لەخەوە ئەم مناقەشەوە لە ناو یەکێتی مامۆسایانە نەکرا یەکێتی مامۆسایان لە هەموو شەڕی ناوخوا بە هەموو شێوەیەک ئێمە پەیوەندیمان لەگەڵ مامۆسایانی هەولێرانە بچڕاوە بە هەموو شێوێک لە کاتێکە کە تاقیکردنەوەکانی وەزاری کراوە یەک سوالمان هەبووە ئەوەش تاسیری یەکێتی مامۆسایان بووە یەک بەرنامەی خوێندنمان هەبووە لێرەوە هەتا لە زاخۆ هەتا کۆچەتە خانەقین کاتێک کە دوو ئیداریش لە هەرێمی کوردستانە هەبووە من ئەو بەڕێزانە هەریشێ لەوانە ئەندامی یەکێتی مامۆسایان هەوی یەکێتی مامۆسایانیان لە گیرفانەیە و بۆ هەر کارێک بێ پەنا بۆ یەکێتی مامۆسایانە بن یەکێتی مامۆسایان تەنها لایەنێ نییە بڵێ بە حیزبیکردنی دام و دەستگاکانی حکوومەتیا دیفاع بە یەکێتی مامۆسایان وەکو حیزبی کاری کردێت چ مامۆسایەک لە هەر بۆچوونێکی سیاسیە بێت هاتبێت یەکێتی مامۆسایان گوێ لێ نەگیرا بێت و ئێمە دائما کارێکمان کردەوە مامۆسایان و خوێندنگا و قوتابخانە خوێندنگەکان تێکەڵ بە سیاست نەکەین ئەو بەڕێزە ئەڵێ ئەمانە بۆ برنەوەی هێزە ئەو هێزی کێیە ئەو هێزە ڕۆڵەی ئەم میلەتەن ئەو هێزە پارێزەری ئەم کوردستانی ئێمە خۆتان زانن کوردستان ئێمە دەوڵەتێکی سربەخۆ نین خەتەرمان لە ئێرانەوە هەیە لە تورکیا لەسەرە لە سونەکان و لەسەرە لە باشووری عراق لەسەر من یەک پرسیار حەزەکەم باتەوە لەسەر ئەمانە هەموو خەتەرێکن لەسەر هەرێمی کوردستان لە هەموو دقیقەکەم خەتەرە لەوانەیە بە من و مامۆستا نتوانین دیفاع لەو بکەین ئەوانەی کێن دیفاعەکەن ئەو هێزی پێشمەرگەی کە هاتوون بۆ ئارامی ناو شاری سلێمانیە پارێزن ئایا من پرسیارێک لە مامۆستا دیاری یەکەم لەو کاتی هێزەکات و ناو شاری سلێمانی وەز ئیسلێمانی باشیە پێشەوە ئایا لەو ڕۆژێ ئەو هێزات و ناو سلێمان تەنها خوێن لە لوتی مناڵێکی ئەم میلەتە هاتووە بەڵام پێش ئەوە هەر لە حەڤەی دووە کە دەست پێکە هەتاوەکو ئێستا چەند کەس برینار بوو چەند زۆر سپاس کاک داری قسەی زۆر لە حەزاتی زۆر ئەوەی وت گرنگی وت لەسەر تاوە ئەو ڕایکی خۆی و دەسە کەمپینەکەیەوە کە هەر ئەساسان پێویستنەوە کەمپینێکی سیاسی ئۆپۆزیسیۆنە و نەک داکۆچکرد لە مافی مامۆستا جارێ بێگومان کەمپینەکەی مەشارعەیە چونکە ئەم کەمپینە پێکاتوە لەو لیستانی کە براونەتەوە لە انتخاباتە لە انتخاباتی ئەم دوایی یەشەتی مامۆسانە ئەمە ئەو لیستانەین هەر ئەم چوار لیستەش نییە زەحمەت کێشانی تایە لایەنی تری دیاوە من حەزەکەم یەک خاڵ ڕوونکەمەوە ئەم کەمپینە دامەزرا بۆ داواکردنی قەرەبووکردنەوەکە بۆی شارێک بین بۆ قەرەبووکردنەوەی کە لە موچەی کارمەندان و مامۆستایانی سلێمانی هەیە لە سەرەتاوە بۆ ئەمە دامەزرا لە ڕاستیا بۆی ئیشە بکەین وەل ئەگەر کۆنگەرەیەکی ڕۆژنامەوانیشمان کرد و داوای لیستی براوەی کوردستانیشمان کرد کە بەشدار بێ لەگەڵمانە مامۆستا لەوایە ینی لەوایانە بەداخەوە ئێمە
بێ ئەمان ئیشمان نەکردەوە بەس بۆ ئەمێشێتی مامۆسانە ئێمە پێمان وایە مێشێتی مامۆسانە تاو لە دوای انتخاباتەوەی شەرعەتیشی نەماوە هیچ جۆرە بڕیارانێ وایە هیچ شرعەتیشی نەماوە تا کۆنگرە بەسرێ یەکێتی مامۆسایان شەرعەتی خۆی هەیە چونکە تۆ کە کۆنگرەت بەس لە کۆنگرا هەڵبژاردننی سەرتاسەریەکەیت هەڵبژاردننی سکرتارەتی مامۆسایانەکەیت هەڵبژاردننی لەخەکانەکەیت دوای ئەوێ مامۆساڵێ ئێمە زۆری نەمان بەدەستێنەوە من بە پێ ئاماری کە لە سکرتارەتی مامۆسایان هەموو ئەڵێ ئێمە براوین لە دەنگانەکان من لیستی براون باش یەکشت من بە ئامار بە توێ لە مامۆسا من بە ئامار بە توێ پێش باسی ئامار ناکەین مامۆستا جارە من نەگەندات جارە من حەزەکەم قسە تۆ بلیستی براوە بە عەدەدا خۆ نابێ بڵێ بەڕێز وتم هەندێک لە لیستە براوەکانین ئێمە براوانی ناجی لیستە براوەکان بڵێ هەندێک ئەوانە ئەشتا کۆنگرا بەڵام لە کۆنگرا مامۆستا تۆ فەرق بکە من نەموتۆ تاکە لیستی براوەی نەمانە وتومە لە لیستە براوەکانین و بالفعل ئەمانە لیستی براون و ئەندامیانە بێ لە کۆنگرەیە بەس من حەزەکەم یەکشت لەسەر جەنابە قسە بکەم لەسەر باسی کەمپینەکە بکەم بۆی بزانیم کەمپینە چۆتە ئێمە داوامە لە یەکێتی مامۆستا لەلایەنە براوەکانی لیستی کوردستانیش کردووە کە بەشدار بن لەگەڵمانە لەم کەمپینەیە بەڵام ئەوان خۆیان نەهاتوون ئێمە کەس ئاگاداری نەکردوین هیچ کەسێکیش پێویستی لە کۆنگرەی ڕۆژنامە ئێوە نوێنەرتان ئێوە حسابتان بۆ نوێنەرەکانی خۆتان نەکردو لە یەکێتی مامۆسایانە من نوێنەری یەکگرتوو هەیە نوێنەری کۆمەڵ هەیە نوێنەری زەحمەت کاکە پرس بە ئێمە ناکەن پرس بە نوێنەرەکانی خۆتان کە نوێنەری حیزبەکانی یەکگرتوو کۆمەڵ ئیسلامیە لە یەکێتی مامۆسایان تۆ ئەڵەی کۆمەڵ و یەکگرتوو نوێنەریان هەیە بەڵێ بۆ نوێنەرەکانی خۆیان لە یەکێتی مامۆسایان باسی ئەو مۆزوعیان نەکرد بۆ مناقەشیان لەسەر نەکە بڵێ ئێمە باشە ئێوە دیفاع لە چێکن من حەزەکەم بڕۆکەمەوە بۆی مامۆستا تێبگا لەمە ئێمە ئەڵێن ئەمە بە نوێنەرەکانی کۆنەکانیشەوە کە لەوێن ئەمە دوای انتخابات ئەمانە بەس ئەوەیە تەصیفی ئەمالەکەن بۆ کۆنگرا ئەوەی تر بۆیان نیە هیچ بەیاننامەیەک دەرکەن بۆیان نیە هیچ بڕیارێک بدەن حتا نوێنەری کۆمەڵ و یەکگرتووشی باتیابێ ئێمە بەسمانەوەی بەڵام لە دوای ئەوەی هەڵبژاردنە یەکێتی مامۆسایان بەیاننامەی دەکردووە لەسەر هەلومەرجەکان موقیفی خۆی نیشانداوە وەکو مامۆستا وەکو بەیاننامە لەسەر ڕۆژی شاری سلێمانی لەسەر ئەوەی تۆ لەسەر ڕۆژی سلێمانی بەخێرهاتنی هێزەکانەکە من حەزەکەم قسەی لەسەرەوە بکەم مامۆستا چکە باسی ئێمە هێزانەی کرد جەناب دەڵێ ئێمە هێزانە ئێمە ئێرانمان بشتەکە کە خۆ جێشەکە لە حدودەکانمان نییە بەرامبەر ئێران و تورکیا وەستابێ جێشەکەەوە تا لە ناو شاری سلێمانی وەستاوە جەنابەت قسەیەکی تری شکر کە مامۆستا مخالیفی واقعە تۆڵی لەوەتی و جێشاتوە ناو سلێمانی و کەس وتی خوێنی لێ ناتوە بابە بەدەیان ڕۆشنبیر و تەلەبەی زانکۆ و مامۆستایانمان لەو کاتەوە جیراون و لیانە درێ ئێمە خوێن لە لوتەنات لوداتن نییە چۆن ئەمەخە ئەگەر ئێمە بێ مووقفین بەرامبەر ئەمە بەڕاستی ئێمە زۆر شانازیەکەین بەمەی کەمپینی مامۆستایان کردومانە ئێمە دەقاودەقەمەمان بۆ کردو بۆیە لوتی کەس خوێنی لێنەیە بەڵام بۆ ئێوە وەکو ئەو کەمپینە وەکو لانە بەشداربەکانی ئەو کەمپینە سنووری کەمپینەکە فراوان ناکەن یا وەکو وتیانلاندی کەم لە حیزبەکانی ناو کەمپینەکە ئاگادار ناکەن پەیوەندی ناکەن با شێوەیەکی ڕسمی بە یەکێتی مامۆستان و تەنها لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیا ئاگاداریان نەکەن کە بێنە ناو کەمپینەکەەوە بۆ داوایشی ڕاستەوخۆ ڕسمیان بۆ نانێرن مامۆستایان بەردەوام ئەمەمان کردووە نەک تەنها بۆ ئەمە بەستە بۆ دەیان مەبەسیتر ئێمە یەکێتی مامۆستایان من ئەوەنداڵم کە جەنابتان لەوەیە قەتعتان کرد بە حیزبیکردنی یەکێتی مامۆستایان ئێمە کێشەی ئێمەیە ئەوەی جێی داخە یەکێتی مامۆستایان نەیتوانیەوە لە هەژمونی ئەم دوو حیزبە دەرچێرەکان بە شێوازی خۆی من لەگەڵ ئەتوانی پێم بڵێ ئایا یەکێتی مامۆستایان ڕێکخراوەکە نوێنەراتی بەرژەوەندەکانی مامۆستایانەکە یا لەژێ هەزمموی دوو حیزبی دەسەڵاتدارە نوێنەراتی بەرژەوەندەکانی ئەوانەکە ئەگەر یەکێتی مامۆستایان لەژێر دوو حیزب دەسەڵاتە بە نوێنەری هەرە دوو حیزبێتیە بە نوێنەرەکانی تر لەوێ نەبوونە و دەوامیشان لە لەخەکان و سکرتارەتی مامۆستایان نەکردایە کابێتە ئەوان خۆیان ئەترا بۆکەن کە یەکێتی مامۆستایان ڕێکخراوێکە هەموو لایەنە سیاسەکانیشی تیاکۆ بۆتەوە لە پێی ئەو هەڵبژاردنان هەیە و ئێستش کە بەشداری هەڵبژاردنان کردووە هەموو لایەنە سیاسەکان هەڵبژاردنیان کردووە ئەندامی کۆنگرەیان هەیەوە لە کۆنگرەی دوانزەی بۆ هەڵبژاردن ئەو وەختە بەپێی دەنگان کێ دەرچوو دەرەچێت ئەم بەنسبەتەوە لە کاتێکە ئێمە یەکێتی مامۆستایان هاتینە سەرخەت کاتە ئێوە بڕیارتان نا لە ناوەندەکانی خوێندنا بایکۆتی خوێندن بکەن مامۆستا نەچێتە پۆلەکانەوە مناڵ لە ناو ساحەی قوتابخانەکە بێسەرپەرشت بێ مەشاکل لە بین مناڵەکانە دروست بێت ناو قوتابخانەکانە دروست بێت کێشە لە نێوان مامۆستایانە بنێنەوە بۆ لەوە پێشیش ئێوە دوای مامۆستایان خوێندکان لە نەچوونەتە بەرسەرا کاتێکە بەرسەریان داگیر کردبوو وە کەس نێوێرا بوو ناوا بڕوە بۆ مامۆستا و قوتابیان هەن نە ئەدایان بردوێ بەڵام ئێمە لەو کاتەشا بێدەنگ بووین لەسەر ئەوەی کە مامۆستایان دوای داوامی خۆیان ئەشنا چیەکەن و بیر بۆچنی خۆیان چیەکەن ئازادنەوە بەڵام کاتێک کە تۆ ناوەندەکانی خوێندن تێکدا کە دەوامت لە کە سوکاری ئەو مناڵانە کە نردوێتی بۆ خوێندن ئەمانەتێکە لە ناو قوتابخانەکانە تۆ کە بە مامۆستایەکی ناچیتە پۆلەکەوە لە ڕۆژێکە ئەگەر لە قوتابخانەیەکە یەک پۆل مامۆستاکەی دواب بکەوێت لە دەوام شاقیرێک دروست بێ پۆزە لە قوتابخانە دروستە بێت تۆ بە چەندین مامۆستاهانت داوە کە بایکۆتی داوام بکەیت و قوتابیان لە قوتابخانەکانە دەرز نەخوێنوانەکانی نەخوێن کە ئەمەش لە زەرەری میلەتەکەمانە ئێوە دواتان کرد کە سیاست بخەنە ناو قوتابخانەکانەوە
ئێوە واتان کرد کە جیاوازی مشاکل لە نێوان مشاکل لە نێوان مامۆستایانە دروستکەن کۆمەڵی مامۆستا ئەچێتە پۆلۆ قەناعەتی نییە بۆ کۆمەڵێک دانیشە ناچێتە بۆ ئەمە تێکدانی ڕۆژی من دیسانەوە ئەوە تکرارکەمەوە من حەزەکەم بە حیزبیکردن جیایە بە سیاسیکردن جیایە بە حیزبیکردنی موسسات ئەوەیە کە تۆ هەموو مدیرەکانە سەر بە دو حیزبی دەسەڵاتە بن هەموو مدیر عامەکانە سەر بە دو حیزبی دەسەڵاتە بن هەموو ئەو یەکێتی مامۆستایان سەرجەمی ئەندامەکانی لەژێر هەژمونی ئەو دو حیزبی دەسەڵاتەیە بێ کە چیان و یەکسەرمان بۆیان ئیمزاکەن ئەوەی ئێمە کردومانە بەس بەڵێ ئەگەر سیاست مەبەزەوە بێ کە لەگەڵ شتە شارە و سازەکانی میلەتەکە تادبی بەڵێ ئەمە پێویستە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەون حەزەکەم یەکشت ئاماژە پێ بم زۆر سەیرم لێ ئەمان ئەم بەڕێزانە بە شێوەیەک باسیەوەکەن خوێندکاران توخوا لە خوێندنە بن و باکوداچەند ئەی بەڕێزان ئێوە کە ئەوانەی کە کوژراون خوێندکارن ئەوەی کە کوژراوە 10 ساڵە بۆچی لەوەیە مووقفتان نیە لەوەیە کە ئێمە بۆ 3 ڕۆژ و تومانەمە با ئەمانەدانشم بە وقفێ بە دەسەڵات بڵین کاکە ئەمە کارەساتی لە دواوەیە ئەمەیان بە سیاسیکردن و بە حیزبیکردن بێ بەڵام هەر هەمان خوێندکار لەسەر جادە بکوژرێ بێزەم ئەمە هیچ مووقفێکتان نەبێ بەرامبەرەمە من زۆر سێرم لێ من ئێستا ئێمە ڕەنگە مادەم مووقفمانە بۆ لەوەیە ئێمە پێمان ناخۆشە ئەوە تکرار بێتەوە مەنزەری گەرمیان تکرار بێتەوە بەخوێنەوە مەنزەری سوورچی و تکرار بێتەوە بەخێنەوە کامیان بۆ ئاگاداری خوێندکارن لە ناو ناوەندەکانی کوردستانە لەم شارەدا بۆ ئەمانەیە کەلیمەیان نەبووە خوێنیان ڕژاوە کەلیمەیان نەبووە خەم بۆەوە خوۆن 2 ڕۆژ دەرس ناخوێنن کاکە ئەمە بە چ مەنتیقی ئەمە قبوڵەکە تۆ خەم بخۆی 2 ڕۆژ لە خوێندن دواکەوێ بەڵام خەم نەخۆی خوێندکارەکە کوژرێ ئێمە بۆی ئەو خوێنە نەڕژە مامۆستایان بەڕێی من نەک هەر خوێندکاران هەموو چوون جات بۆ دیقەتی من حەزەکەم لێرە ئاماژە بە شتێکیش بم تخوا ئەگەر ڕخسەتم بدە مامۆستایانی تیهامەکەن نابێ تۆ سێری ئەم قسێکە نابێ خوێندن دواکەوێ خوێندکاران کە سوکاریان تۆ ڕابێ پزیشکان نەخۆشنەوە یعنی سیرکە جێیش بەدەست خۆیانەوەیە سەرجەم چین و توێژەکانیش بۆیان نەبێ هیچ بڵێن بە خۆشیانەڵێن وڵاتێکی دیموکراتیمان دروست کردووە ئەمە دیموکراتێتە ئەمە وێنەی دیموکراتێتە زۆر ئەتوانی وەڵام بدەیتەوە بەس من ئەمە لێت بپرسیم ینی ئایا هەموو ئەوانەی کە ئەوتی هەڵوەست نەبوون لەسەر کوژرانی خوێندکار لەسەر ڕژانی خوێنی خوێندکار لەسەر کۆمەڵێک کێشەکە کە لە بە شێوەیەک لە شێوەکان ڕاستەخۆی ناڕاستەخۆ پەیوەندی بە سیستمی پەروەردەی هێمایەک نییە بۆ ئەوەی کە هەڵوێست وەرگرتنەکانی یەکێتی مامۆستایان هەمیشە هەڵوێستێک بووە لە قورسکردنی تایتەرازووی دەسەڵات لە کوردستانە من باەکسەر بەنسبەتەوەی کە بەڕێوەبەرەکان هەمویان سەر بە دەسەڵاتن من نامێن ناو بڵێم ئەگینا بەدەیان بەڕێوەبەری پێڵم بەدەیان و بە 20 و بە 30 لە ناو شاری سلێمانیە کە سەر بە دەسەڵات نین و معارەزەی دەسەڵاتن ومن ناشمێ بچمە ناوی چکە من یەکێتی مامۆستایان دیفاع لە هەموو مامۆستایەکەکەم بەدەر لە بووی بژێ بۆ چوونی سیاسی ئەگەر لە یەکێتی مامۆستایان نەبوومایە لەوانە بوو بە دیکۆمنت هەموو شتەکانی پێ بڵێم چەندین بەڕێوەبەر هەیە بە لەژنانی تاقی لابراوە لەبەر ئەوەی کە خۆی هەڵواسی و بەلایەنێکی سیاسی و گەڕاوەتە سەر بەڕێوەبەرەکەی خۆی بەبێ ئەوەی ئێمە قسەمان لەسەر مۆزوعەکەش کرد ئەگەر بێتە سەرەوەی لە بەدەرسیە بە بەڵگە پێدەڵێم وە لەجانی تاقی بە چاروپێنج بە چاروبەرەکانی گۆڕان کە وەختی خۆی یەکێتی بوون هەر بە یەکێتی دامەزراون کە بوون بە گۆڕان سەربەخۆشیەوە دوو سێ مانگە پێیا بوون سەربەخۆمان نازانم نازانێەوە سەربەخۆ من قەناعەتم بەوە نییە قەناعەتم بەوە نییە تۆش سەربەخۆ قەناعەتم بەوە نییە کەس نەمڵاتە ئەتوانی پێم بڵێ ئایا دامەزراندن بە بەڕێوەبەری قوتابخانەکان لەسەر بنەمای تەسکی حیزبی نابێ و کەفەعابێ لە قوتابخانە ئێمە خۆمان من نمونە مێناوەتەوە کاکە ویسمان معاون مدیرە دانین حەفە مامۆستاچوین لەگەڵ یاوتیان مادەم حیزبی نیە نابێ داینە من پێتەڵم کاکە من بە نمونە پێتەڵم نمونەیەکی وازحە وەڵامت چێ بۆ ئەوە من پێتەڵم لە ناو شاری سلێمانیە زۆربەی ئەو بەڕێوەبەرانە زۆربەی سەربەلایەنەکانی ترن بەڵگەشم لایوانە من نمونەت پێڵم ئێوە دیفاعتان لە 2000 من ئەمانە من سێکە من لە یەکێتی مامۆستایان حەز ناکەم ناوی مدیر بێنم هەرێکێ لە مدیرانە بە لەژانی تاقی لابراوە کاتێ لابراوە گۆڕان لە ناو شاری سلێمانیە دروست نەبووە بەڵام خۆی چۆتە ناو گۆڕان وڵێ من لەسەر گۆڕان لابراون بە ئەمرێک بە مەرکەزیت گەڕایەوە بووە بە مدیری مەکتەب بە لەژانی تاقی لابراون کە پێ لەژنەی تاقی هەر کەسێ بە لەژنەی تاقی لابرا نابێ مدیری مەکتەب چەندین کەس با پێت بڵێم لەسەر کێشە لاو باشە کاکە تۆ باشە تۆ ئەمرێکت تێنەوە فەرزت کردۆ لەسەر شکاتت کردۆ لەسەر بیربۆچین سیاسی لابراون کاکە یەکێتی بێ لە سلێمانیە مدیرێ نییە مامۆستا جام ناوت پێ بڵێم چەند لەوانەیە مامۆستا لە ئەزانی وەکو یەکێتی مامۆستایەکە ئەندامێکتان بۆ کۆمەڵ وەرگردن
ئەندامتان بۆیە گرتووە هەمووی بە زۆرینە ئێوە ئەوانن باش مامۆساجان ئێوە تۆ وەکو سەربەخۆ دنیا نەرتەیە لە کۆنگرەی مامۆسانە دنیا نەرتەیە ئێمە نزیکەی آخر تۆ دیفاع لەو حزب سیاسی تۆ ێستا هاتووی دیفاع لە یەکگرتووشەکەی لە کۆمەڵ شەکەی لە گۆڕانی کەمپینەکەن بەیەکەوە دانیشتون بەیەکەوە دانیشتون یە قسەتانەیە کاکە خۆر بە تەنیا تۆنی چۆر حزبی سیاسی لە لیستە براو من خۆم سی خۆت کرد بارمەتی خۆی با قسەکانی تەواو بکە بە کوژانی خوێندکاران چی هانی مناڵێک ئاتەمەنی لە خوار 18 ساڵە بێ بچێتە بەردەم بارگای حزبێکا بچێتە بەردەم شوێنێکە خۆ پیشاندان بێت جارێ ئەسڵەن بەپی یاسا بۆ کەس نییە مناڵێک بباتە ناو شوێنێکی خۆ یا هانی با حتا ڕێگەی ئەوش لێ گیراوە کاسبی بکە ئیش کات ئەمە بەپی یاسا لە پەڕێکە بۆ بەرامبەر بە مناڵ تۆ مناڵێک تێناو خستوتت پێش خۆشتەوە چەپڵەی پێلێ لە قوتابخانەکە سوار پاسەکەی بی بۆ بەرسەرا مەکتەبەکەی پێداخی مەکتەبەکەی پێداخی بەبێ کە سوکاری دایکوباوکە نردویی بۆ مەکتەب تۆ سوار پاسێکی ئیبی لەبەر سرا بە ئەڵی وڵا با ناوی قوتابخانەکانی پێ بڵم با نەزم ناو بڵێم یان نێڵم مەکتەبە مەکتەب بڵێم فلانە مدیری مەکتەب فلانە قوتابخانە مناڵەکەی ناوە کە تەمەنی مناڵەکەی هیچ قوتابێک لە شەشی عەدادیشی تەواو کرد بێت ئەگەر ئەو قوتابێ مەگەر کەوتو بێت تەمەنیش بێتە 18 ساڵ شەشی عەداهین پۆلی دوانزەی بنەڕەتی ئێستا دوانزەی بنەڕەتی تەواو کات ئیمجا تەمەنیەشێتە 18 ساڵ مەگەر ما بێتەوە ساڵێ تەمەنی 18 ساڵ بێ هیچ کاتێ لەمانم ئەمانە مافی ئەویان بیبێتە ناو جەنابەت بە منطقی قساکەی باشە ئەی وەختی خۆی کە خەڵک لە پێناوی میلەتەکە هەر تەلەبی عەدادیە نەبووە چووە بەرژادەکان هەر تەلەبی عەدادیە نەبوو دژێم حکومەت هەڵەساوە پرسیارێکی تر دەبکەم ئایا دۆخی ئەوسایی سەردەمی ڕژێم دۆخێکە هەموو کەسێک لە بەردەم مەعرەزی تونند و توێژەکانی بەعسا بووە بەڵام ئێستا ئێمە بانگەشەی کۆمەڵە پرەنسیپی قانونی ئەەکەین ئینسان لە خوار 18 ساڵە و مناڵە و ئەکری یادی بە سۆز و عاتیفەی بکرێت و ڕەنگە لەو ئاستەتەمەنەشانە بێ مووقیفی سیاسی بەرامبەر بە دۆخی وڵات نیشان بە چۆن مناڵی سەرەتایی ئەو قۆناغ ئەبێتە قۆناقەی سەرەوە من حەزەکەم یەکشت بڵێم ئەمەی کە کراوە ئەمەی بهینێکی هەمومان دەزانین گەندەڵی هەیە لە وڵاتەیە ناعەدالەتی هەیە لە وڵاتەیە ئەستەمە هەیە لە وڵاتەیە تۆ ناتوانانی بەشێ بڵێ دژی ئەم ستەمە بەرەو ڕووی بەرەوە منال بەرەو ڕوویە بێتەوە ژنان بەرەو ڕوویە بێنەوە پیاوان بەرەو ڕوێنەوە پیران بەرەو ڕوویە بنەوە بە وەسیلانەی کە خۆیان بنە ئەم مناڵ و گەنج و تەلەبانی کە ئەمان بازیەکە هیچی نەچون تەقە بکەن لەم حیزبانە ئەڵێ چەپڵە لێ وتافەکێشە و ئەگەر جاجار بەردی یاویشت بێ بەرامبەرەکەی بێ بیکوژی کاکە ئەمەیە کێشەکەی ئێمە کوشتن ڕەدەکەینەوە گاکە بگاتە حەدی کوشتن بگاتە حەدی کارەسات ئەبێ ئیتر ئێمە هەڵوێستمانە ئێمە مەقسەم وەیە هێنانی تفەنگ بۆ سەرجادەوە هێنانی ئەم جەژێرە سەرجادە کارەساتی لێکەوێتەوە ئەم میلەتەی ئێمە ستەم قبوڵ ناکە کاچی باش ئێوە بۆ بەتەقەکردن و ڕۆژانی خوێن هەڵوێستوانەوتنەوە و بەرامبەر بە بەرهاویشتن ڕخنەی لێگرن بەڵەوەی وەڵامی و پرسیارە بیتەوە ئەم ناو بڕەمانەیە بینەرانی بەڕێز دوای ئەم ناو بڕێدەینەوە وڵاتان جارێکی تر سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز بە مەستانەج بدەین پێم خۆش ئەگەر وەڵامێکە دەبێت بۆ ئەو قسانە سەبارەت بە هەڵوێستوەرە نەگرتنی ئێوە لە کۆی ئەو پرۆسەیەکە تەقەکردن و کۆمەڵە توتژی گەورەی بەرامبەرەوە و هەڵوێستی خەڵکانێک بۆ دادپەروەریەوە بۆ کۆمەڵێک مەسائل کە خۆی بەلایەوەگەرن کە لە ژیانیان پشگیری لەمە ناکەن بە پێچەوانەوە هەڵوێستێکی ترتانەیە ئەوکو یەکتیمە مەسایان ئێمە هەموو کاتێک دژی تونتیژی بووین بۆ ئێمە هەرێمی کوردستان هەرێمێکە بە دیموکراتیەت و هەڵبژاردن هەیە بە ڕێزی مامۆستا کە ئێستا بۆ بەندامی کۆنگرە بە هەڵبژاردنێکی ئازادانە بوو ئەگەر ئازادە نەبووە حیزبی دەسەڵات کۆنتڕۆلی بکرا ئەوە نابوو بەندامی کۆنگریا چەندین کەس لەلایەن سیاسەکان تر کە ئەندامیان دەرچوو بە چی بۆ بە ئازادانەیەکی هەڵبژاردنێکی ئازادانی یەکێتی مامۆسایان کە کراوە ڕێکخراوێک و هەروەها هەڵبژاردننی حکوومەتی هەرێم و پەرلەمان هەیە ئێمە پەرلەمان شوێنی ئەوەیە کە مناقەشی هەموو یەرگرفتەکان بکەین نەک بێتە سەرجادە و هانی مناڵ و کەسانێک بیت وە تەحریکیان کە بۆی پەلاماری دوکان و بازار و یا دام و دەستگا بنکە حیزبەکان و یا شوێنەکانی تر بێ بووی تونتیژی تەشەنج دروست بێت دوای ئەوەش بڕیارێک لە پەرلەمانی کوردستانە دەرچوو خۆ پیشاندان بە یاسا ڕێکخراوە تۆ بێ گوێ لە یاسا تۆ ئەوان پێشێلی یاسا ئەکەن ئێمە گەر بە یاسا ئیشەکان بە یاسا بڕا بە هیچ شێوێک ئەو کێشانە نابێت دوای ئەوە شتەکان هەمووی تێکەڵ بۆ تۆ داواکەی هاتووی سەرجادە دەڵێ حکوومەت بڕۆکێ
ئەمە یەکەم بەرنامە ئێوەیە دەسەڵات بڕوخێ پەرلەمان نامێنێت کاکەمە چۆن ئەبێ ئەی تۆ هەڵبژاردن نەکرد لە هەڵبژاردن ئەو ئەندام پەرلەمانەی ئەوە بە پەرلەمان ئەندامان نەچۆن ناو پەرلەمانەوە مناقەشە نەکرا ئێمە چارچیەوەی قسەکردەکانمان پێشەتی مامۆستایان و نەوەندەکانی خوێندن نەک دۆخە سیاسیەکە بەشێکی حکومت بڕوخەکە کە ئێمە من باسی ئەم موقفێکی دیاریکراوەکەم ئێمە وەکو مامۆستایان وەکو ئەم کەمپینی مامۆستایانە بینیمان تەسعید دەکرێت لە وەزعەکەیە بەچی تەسعید کراوە بەهێنانی جێشێکی زۆر سەرجەم کوچە و کۆڵانەکانی کوردستانی گردوتەوە بە تایبەتی شاری سلێمانی و ئێمە لەم بەریەکەوتنە کارەسا دەبینین ئەگەر ئەمە بەردەوام بێ ڕەنگە لە پریشێکی بەسیتەوە کارەساتێکی دوور و درێژی شەڕی براکوژی بکەوێت ئێمە بەدەیان جار بە بەیان بە هاوار بە هەرچیە کردمان فایدەی نەبوو مەجبور بووین هەڵوێستێک بن من ئاوا قسەمان کردو لەسەرەوە ئەمە بەشکم بێتەوە هۆش خۆی ئەم دەسەڵاتە ئەم جەیشە لا بەرێت چونکە ئەگەر هوتاف کێشان بێ حتا خۆ پیشاندانیش من ئەوە بە نەزڵتومە ڕەنگە خۆ پیشاندان و هوتاف کێشان و هوا کێشان و تەنانەت بڕوخێش گرنگ نییە کە فیشەکی تیان نەبێ فیشک تەقا کوشتن خوێن کێشە دروستەکە ئێمە بۆی ئەمە لا بچێ و هەم ئاواشمان وتووە بۆ ئەوەی لایەنەکان بێنەوە سەر لوغەی حیوار و گفتوگۆ لەگەڵ یەکترا بۆکو هۆشداریەک داوامان لە مامۆسایان کرد وتمان پێویستە مامۆسایان ئێمە هەڵوێستمان هەبووە بۆیە بەر لەمە بگرین وەکەچوان من حەزەکەم توخوا یەک نە قسە لەسەرەوە بکەم بەڕاستی ئەوەی کە کردیش ماشێکی زۆر ناجح بوو من لە دوو ئاستایی بینمەوە یەکەمینی زۆربەی زۆری مەکتەبەکان بەڕاستی بەدەنگمانەواتن مەکتەبی وەکو هەڵکەوت کە یەکێکە لە پێشەنگەکانی ئەم مەکتەبانە لە خوێندنا سەلمانی کە پێشەنگیشە لە هەڵوێز وەرگرتنی نیشتیمانە بەدە یەکێ لە شتە زۆر گرنگەکان ئەو مامۆسا ئافرەتانی تا ئێستا غایبن لە هاوکێشەی پەروەردەیە لە هەموو مۆقفێکە بەڕاستی لەمەیە ئافرەت مامۆسایانی کچ مامۆسایانی ژن مامۆسایانی ئافرەت لە هەموو ناوەندەکانی خوێندنەیە دەورێکی زۆر کاریگەریان بینی کە بەڕاستی سەلمانیان ئەمانە ڕۆڵی نیشتیمانیە تۆ کە پتەوێ کارەساتێ بووە سێنیش مامۆسا من باسی بێچێتی مامۆسایان سەرچاوە باس لەواکەن هەندێک سەرچاوە باس لەواکەن هۆکاری ڕاگررتنی ئەو بایکۆتکردنی خوێندن بۆ ئاگەڕێتەوە کە ڕۆژ بە ڕۆژ هەڵوێستی مامۆسا لەگەڵ ئێوەیەکەم بۆتەوە و مامۆسەکان شوونەتەوە وانەکان وانیان وتوێتەوە ئەمە ئەوی ناچار کردووە کە ئەو بایکۆتە ڕابگرن باوەڕێ بێت لەگەڵ ئەو هەموو زەبرەی کە بەداخەوە برا بەڕێزە بەڕێوبەرەکانمان کە ڕەنگە زۆربیان بەهینی حیزبی سەر بەیەکێتی و دەسەڵات بن لێرەهاتەوە بەڵام ئەوانیش لەمەیە مووقف زۆریان زۆر لەو مامۆسایانە بەڕاستی مووقفی جێڕێزیانە بووە لەمەیە کاکە مامۆسای یەشێتی و پارتیتیانە بوو مامۆسای کۆمەڵ و یەکگرتو گۆڕان نەبوو ئێمە هینەکە هاوارەکەمان بۆ هەموو مامۆسایان بوو مامۆسا هەیەکێتیە زۆر مووقفی جوان بە مامۆسای پارتی زۆر مووقفی جوان بووە و هەموو سەرجەم جۆمان ناوەتە ئەوەی چ مامۆسای بۆ سەرجەم مامۆستامان کردووە ئەوەی کە کراش زەختێکی زۆریان خسە ئەمە یەکێتی مامۆسایان لە ڕێی تربیەوە خۆتان بینیتان نادەسەرەوە بە تادید غائبە بن واتان لێکرێ ئەمە نەختێ زەختی دروست کرد و بە تایبەتی لەسەر بەڕێوەبەرەکان بەڵام لەگەڵەوەشە قەناعەتە بێ ڕۆژی دووەم زۆرتر بوو لە ڕۆژی یەکەم من بە ئامارێک جوابی مامۆسامۆ لەسەرەوە ئۆکێ یەکێتی مامۆسانی ئەمە هەموو کاتێک لەگەڵ ئەوە نەبووین تەسعید لە ناو شاری سلێمانی ئەو ئاژە ئێوە مدەی 2 مانگ لە هیچ وڵاتەکانە مدەی 2 مانگ تۆ بە بەردەوام خۆ پیشاندانکەی خۆ پیشاندانەکەش وای لێ هات هەموو ناو وەسعی ناو شار تێک چوو حتا هەموو خەڵک دڵتەنگ بوو لەوەی کە ئەو پۆزەیەک لە ناو شاری سلێمانی هەیە ئەمە حاڵەتێک بەنسبەتەوەی عەڵا عەدەدی مامۆسایان زۆرە من عەدەدی 8 تەربیەم لایە بە عەدەدی کەلامە لە 35623 مامۆسا لە 35623 ڕۆژ یەکەم 889 مامۆسا نەچۆنتە پۆلەکانی خوێندنەوە ڕۆژی دووەم بووە بە 600 یعنی لە ڕۆژێکا 200 مامۆسەکەم من بە بەڵگە لامە هەندێک خوێندنگە هەبوو لە ناو شاری سلێمانی کە خۆم ئاگادار بووم یەکەم ڕۆژ زۆربیان نەچوون بۆ دووەم ڕۆژ 2 مامۆسا نەچۆتە ناو هۆڵەکانی خوێندنەوە لەبەر ئەوە لە 35000 کەس 800 کەس زۆر باوەڕم حەزەکەم جوابیم عەدەدانە بەمەوە من لەبەر مامۆسایان نەک بڵێم یەک شتی پێ بڵێم مامۆسا ئەگەر بێتە سەر دەنگەکانی یەکێتی مامۆسایان ئەگەر دەنگت هێنابێت تەلەڤیزۆرە کاکە من تەلەڤیزۆن پێڵم پیشانەوە لە هەمان کاتە لەسەر مێزی بەڕێوەبەرایەتەکە دانیشتوانە مەکتەبە دەوامی پاژەختی هەرامان بەڕێوەبەرە بینی سێدەکەی لەسەر تەختە شت نووسێ پاژەختی سێدەکەی لە ژووری کاتبەکان دانیشتووە ئێوە بەو شێوەیە ڕسمی وێنەکاندا کردووە نەچوو بەلایەوە مەکتەبە من تەلەڤیزۆنت پێڵم لە دوورەوە چووە ساحەی قوتابخانەکەی گرتووە کە تەلەبە لە فرسەکەیە دیتی ئەمە مانگرتن ڕووی هەر کەسێ بەگەر یەک مامۆسا بێت ئێمە پێمان خۆش نییە بەڕاستی پۆڵەکانی خوێندن بەجێ بێڵن بۆ
مەرامی سیاسی بەڵام ئێمە دەرزەڵێنەوە پرسیارێک ڕوبەر ئێوە بێتەوە ئەوش ئەوەیە ئێوە دەستگاکانی پەروەدا دەستگاکانی حکوومەتی نێمی کوردستان بەکارهێنن بۆ کەمکردنەوەی چالاکی ئەو ڕێکخراونەی تر کە لە دەرەوەی یا ئەو لیستانەی تری ناویشەتی مامۆسایان کە لەگەڵ لیستی ئێوە هێنین بۆ نمونە پەروەدەی سلێمانی بڕیار دەدەکا با مامۆستا لە دەوامیشا بێ با ئیتیزامێکت بێ مادەم نەچۆتە ناو هۆڵەکانی خوێندنەوە بەغای حسابە من وەکوێکی مامۆسایان دیفاع لە هەموو مامۆسایەکەم و پێشم خۆش یەک مامۆسا غای بدرێ و کۆبوونەوەشمان کردووە دوای ئەوەی کە ئەو لایەنە سیاسیانە هاتن کۆبوونەوەمان لەگەڵ قەراریان ناکە کۆتەکە بشتێن و بچنەوە هۆڵەکانی خوێند ئێمە بە هەموو شێوەیەک دیفاع لە مامۆساکن هەر مامۆسایەک بێت چ بۆ چونێکی سیاسی بێت ئەمڕۆژ کاکە کەمپینەکە لایەنی سیاسی بە ناوەکانی پێ بڵم کاکەکەیە کە سەربەچین ئەوە ناوەکانم نووسی کە خۆم کۆبوونەوەم لەگەڵا کردوون و لە هاتوون تا یەکێتی مامۆسایان و لەگەڵ ئێمەدانی شو من یەک حاڵەتێک کاکە کەمپین چیە کاکە هەموو شتێک کە دروستە بیرروباوەڕی سیاسی جیاوازمان ئەوەی کە کۆمانەکاتەوە هەمی مامۆستایە هەمی مامۆستا ئەمڕۆ لەم لەحزەیە هەمێکی نیشتیمانیە لەبەرەوەی کارەساتێکی گەورە بەڕێوەیە ئەگەر ئێمە لەمە مووقفمان نەبێ سبەینێش مامۆستایان بە هیچ جۆرە باوەڕمان پێ ناکەن ئەگەر دیفاع لێ بکەین ئەگەر ئێمە دیفاع ئەمڕۆ لەسەر لە ژیانی خوێندکارەکانمان نەکەین کە خوێنیان ڕژاوە پێیان نەڵێ دیفاعکردن نیە من خوێندکار بەم بچێتە سەرجادە و بەربێتە جامخانەی دوکانەکان هانی بەهشت دوایەوە 10 ساڵ بڕێوەڵا حکوومەت هەڵوەشایەوە هەڵێشن کاکەوە من یەک شتێک پێڵێم نمونە پێڵێم تەلەبەی پۆلی 4 من خوێن ڕشتەکەم بەلاوە گرنگترە لا شتێ هەر جۆرە شتێ بکەی بەس ڕێ لە خوێن ڕشتن بگری باشە لەو ڕۆژە شتێ بکەی خۆ دروست من لەگەڵ ڕێەکەی تۆ من لەگەڵ ڕێمەبوو مامۆستا لەمە زیاتر نەبوو من لەگەڵ ڕێەکەی تۆ ئەخر دوو دوای جەناب دوای قسەکەی جەنابەت کە جوابیتەوە من حەزەکەم یەکشت بم بەڵام ئێمە زانی ئەمە لە چۆ مامۆستا ئەمە لە من ئەزانی ئەم هەموو شتە لە چیەوە دروست بووە ئەگەر ئێمە مؤسساتی کۆمەلگای مەدەنیمان مؤسساتێکی سەربەخۆ دیموکراتی بووایە بە حیاتی کەسە نابینی خۆ پیشاندان کا بەو شێوەیە کە دانیشە هەموو شتەکان بە سیاسی بکە ئەگەر ئێمە سندیکای پزیشکانمان سندیکای تەندروستیمان سندیکای مامۆستایانمان هەڵقەڵە گوێی حیزب نەبوونایە هەموو ڕۆژەوە خۆیان هەر کەسە بۆ ئیش و کاری خۆی مزاهرەی بچووک خۆیە کرد داواکاریەکانی خۆی جێبەجێ کرد بێ ئەوەی کێشەکە ئاوا قوڵ بێتەوە و گەندەڵیەکان ئاوا زۆر بێت و دەیان کەس بچێتە سەر شەقامەکان و ئەمەی ئەم وەسای بارودۆخی تێکودا خۆی ئەساسەن کێشەکە مامۆسای بەڕێز لەوەوە هاتووە کە ئەم یەکێتی مامۆسایی جەنابەکە ئێستا تۆ باسیەکەی کە 20 ساڵە بە قسەی حیزبەکە بەشێکە لە حیزب پرسیارێکی جوهری هەیە بارمەتی خۆت پرسیارێکی جوهری هەیە پرسیارێکە ئەوەیە کە هەڵوێستی ئێوە وەکو ئەو کەمپینە بۆ نەچوونە ناو هۆڵەکانی وانەوتنەوە ڕاستە و خۆ لە دوای کۆبوونەوەی ئۆپۆزیسیۆن هات لە ناو پارێزگای سلێمانیە کاتێک هەر سێلانی سەرەکی ئۆپۆزیسیۆن کۆبوونەوە بڕیاریاندا کۆمەڵێک کارتی جیاواز بەکاربێنن بۆ فشار خستنە سەر دەسەڵات بۆ کشانەوەی هێزەکانی ناو شاری سلێمانیا یەکێک لەو کارتانە ئەوە بوو کە مامۆستانە چتە ناو قوتابیان بە ئێوە بۆ پێشتر ئەم بڕیارەتان نێ باوەڕ بێ من پێ دەڵم بێت مامۆستا زۆر باشگە ئێمە کە دانیشین بەردەوام ئەم حساباتانە کاکە تۆکو مامۆسای بیرمانە کردەوە بۆ ڕاستە خۆ کۆبوونەوەی سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن ئێوە ئەم کۆبوونەوە ئێستا من پێ دەڵم بە جەنابەت پێ دەڵم باوەڕ بێ ئەوەی ئاگامان لێ نەبێ ئەوەیە یەکشت ئەمە بەردەوامە بوو ئەم اختیارە هەبوو لە کاتێکە کە خەڵکمان یەگەن بەڵام ئەو کاتە سیرمانە کرد تەلەبۆک و مامۆسای بە شێوازێکی طبیعی خۆی ڕوا بۆ ماوەی 6 ڕۆژ ئەو کاتانە نەبێ کە دەسەڵات خۆی ویسبێتی بیکا بە کێشە بە هیچ جۆرە بێ کێشە ڕۆی بەڕێوە ئەو کاتە خوێندکارە ڕۆی مامۆستا ڕۆی وەکو شەخص وەکو خۆی ڕۆی بەشداریە کرد بیر و بۆچوونی سیاسی خۆی بەڵام ئێمە کێشەکەمان لە چیا بوو لەوەی کە جێشەکە هاتەوە یەکەم کاکە کە ئەم عسکەر هاتە سەرجادا بەوە نەهاو بە شێوەیەکی ئاسایی یەکسەر پەلاماری زانکۆیە یەکسەر ڕۆشنبیرەکانی ئەمەیان تووشی زەبروزان کرد یەکسەر مام فرانیانن کاکە بردیانن لە چۆڵاییەکە کەس نەیان نەزانی بۆ کوێیانە بن ئالەمەیە دروست بوو ئێمە مەجبورین لەمەیە کاکە دیفاع لە خوێندکارانە بکەین مەجبورین کاکە هۆشداری بین بەدەسەڵات بڵین کاکە ئەم بەم شێوەیە کە ئەم شتە کارە سادامێزە هیچ پەیوەندیێکی بۆ نیە من حەزەکەم لەوەیە بە جەنابە بڵێم ئەگەر بەوە بواە خۆ حەزیان ناکرد ڕای بگرین بە هیچ جۆرە باوەڕاگەمەوە بەزیان حەزکە هیچ مزاهرەیە ڕابگرێ هیچ بایکۆتێ ڕابگرێ بەڵام ئێمە ڕاماگرت لەبەر ئەم مەجالێکی ترە داومان ناتەوە من حەزەکەم ئەمە دیسان و لێرە بڵێن مەجالێکی ترە بە دەسەڵاتی بەڕێز بە عسکەرتاریەت حل ناکرێ لە نەتیجە ئەبێ بینەوە سەر مێزی گفتوگۆکردن من زۆر سەیرم لێیە ئەمانی کە ئێستا ئێوە باسیەکەن وەکو باسم کرد نابێ کەس زمان بگرێ نابێ کەس
بچێتە جەمل حەزەکەم لە ماگرتەکەشمان بەڕێز ئێمە هاندان نەبوو بۆ بەرداویشتن ئێمە هەمومان دەواممان کردووە خۆمان و قوتابیەکان و خوێندکارەکانمان لەوەشە ئێمە بە خوێندکارانمان نەدووە خوێندکاران خۆیان بەیانی خۆیان دەرگردووە مەسەلەی بەرهاوشتنە لە شوێنیت ئەمە ئەوە باسی مەسەلەی بەرهاوشت من بە نمونەت پێڵم مناڵێکی پۆلی 4 و 5 جوتیدایی تۆ پێی بڵێ چوویتە سەرجادە بڵێ مناڵی یەکێک لەوانەی کە سەربەرانێکی سیاسین کەسێکە من نامێ بە بەڵگە هەموویم لایە پێی و تۆ کە چوویتە دەرەوە لە مەکتەب بەربوویت بڵێ ئازادی بۆی مناڵەکان بەدوا تا بڵێن ئازادی چنە سەرجادەکان ینی چەندین مناڵێکی پۆلی 4 کاکە بامان کردو تەوجی کراوە مناڵێکە توانی مامۆستا پێگەێنەری نەوەیەکە ئەو مناڵە مامۆستا چی پێ بڵێ بە قسەیەکات تۆ بیت مامۆسایەک ئێمە بە هەمەکان هەرچیەک بێ هەرچی بۆ چونێک سیاسی بە هەمومانەڵێم نەکتووە منیش و دەیانی هەموو لایەنە سیاسەکانی تر پێویستە ناو قوتابخانە و خوێندگاکان نەکەن بە ململانی سیاسی نەیکەین بەوەی تحریککەین ئەوەی کە سەرجەم مدیرەکان و معاونەکان و مدیر عامەکان و تاکو چی تربیە ئاخانێتی لە کەسی حیزبی ئەمەی کردووە بە شوێنی ململانی حیزبایەتی یاخودەوەی ئەڵێ با مناڵەکانمان خوێنیان نەڕژێ با لە چوارچەوەی مەکتەبەکەیە بۆی وەژداری بن بە ئەم دەسەڵاتە 2 سەعات بێنە دەرەوە سرود لە حوشەکانە بڵێنەوە مامۆستا باسی دوای مەکتەب بەربوونمان بۆکە خۆ من بەریانەیە خۆ من سجنم تحریکت کرد تحریکی مامۆستا 6 ڕۆژ یەکشتی پێ بڵێم من لە قوتابخانەی دوو قوتابخانەی دوو مەکتەب بچی هاانی بێ ئەم قوتابیانی ئێرە دوان سێنێک لێرە بەربگرنەوە مەکتەبەوە بەرمەکەبەتەکە احترافی پێکردووە سەرۆکی هەرێمەکە احترافی پێکردووە خەڵک وەستاوە توی داواکارێکە و ڕەوایە داواکاری ئێوە چییە؟ هەڵبژاردنە پەرلەمانە تەشکیل بووە نوێنەری هەموو لایەنە سیاسەکانی تایە گلەی خۆت هەیە قسەی خۆت هەیە هاتوویت لە پارچێکە کۆمەڵی کەس کۆ کردو لە شوێنەکە و داوای ڕوخان و تەشکیلی حکوومەت و وەزیر لە ئابێت و وەزیر دانەی لە شوێنەکە ئەمە بەچی یاساک یەکشت بوو ئەمە ئێمە ئەڵین خوێندنگاکان شوێنێک نییە من بەیانی بچم پۆلێک 40 دقی واجبی خۆمەیە دەرز بڵێمە لە پۆلێکە 40 دقیقەی خۆم بەجێ بێڵم 40 دقم لە حسەی ئەو مناڵانە بڕی ئەو پۆلە مناڵی هەموو بۆچوونێکی تایە مناڵی هەموو لایەنە سیاسی هەموو خێزانێکی تایە لەو قوتابخانە من بۆ ئەم مناڵانە مەحروکەم لە خوێندن بەمە چ قازانجێک ئەمە زەختەکە بۆ فلان لە دایک بوو فلان مرد فلان بامەش پێێتە سەر عوتڵانە هەرچەنە ئەمە ناچێتە سەر عوتڵانە چونکە ئەمە مووقفنوانە مامۆسا ئێمە گەنج بووین وەکو خوێندکارانە من ئێستا شانازی بە وەڵێستانەمەوەکەمەکە لە زانکۆیان وانومە ئەو شانازی بە وەڵێستانەکەمەوەکە لە کاتی ئامادەیان وانومە من پێم وابێ ئەم خوێندکارانەتی تێکەڵ مەکە بە قەزی پرسیارێکی گرنگە لێرەیە ئایا ئێوە بێ هەڵوێستی یەکێتی مامۆستایان بەرامبەر بە بەوتون و تیژانەی کە بەرامبەر بە خوێندکاران ئەکرێ بەرامبەر بە ڕۆشنبیران ئەکرێ بەرامبەر بە کۆمەڵێک چینی کۆمەڵایەتی ئەکرێ ئەو فەراقەی دروست نەکردووە کە کۆمەڵێ لیستی تر کۆمەڵی خەڵکی تر کۆمەڵێ دەنگی سەربەخۆ ئەم فەراقە بڕ بکەنەوە بۆ ئێوە لە باتی ئەوەی ئەمە بکەن ئەم فەراقە پڕ ناکەنەوە ئێمە وەکێکی مامۆستایان ئێمە بەرپرسین لە مامۆستا ئێمە جێهی بڕیار بەدەستیش نین ئێمە داکوکی لە مافی مامۆستا بەڵام لانیکەم ئەتوان ئێمە وەک مامۆستایان چ مامۆستایە کاتبێت یەکێتی مامۆستایان لەلایەن هێزێکی ئەمنیەوە ئێهانی پێکرا بێمە دیفاعمان لێ نەکرد چ مامۆستایەک هاتبێ لایەنێکی سیاسی من پێتەڵێم مامۆستایەکەم پێ بڵێ هاتبێت یەکێتی مامۆستایان بڵێ من سەربەلایانی سیاسیم فڵان مامۆستا هاتبێت نییە بابا ئێمە یعنی چی هاتبێت بێتە خۆی عەشاری بێتە ماڵەکەتەوە سیاسەکانی توی تایە کە ئەڵی بایکۆتی خوێندنەکەم لایەن سیاسەکانی توی تایە کە بە توی و تۆ لەگەڵ تۆ بایکۆتی خوێندنی کردووە لەگەڵ نادانیشە لە یەکێتی کارگیری لقا یارمەتی لەیەکێتی مامۆستایان وەرگریا لە کۆبوونەکانمان بەشداری ئەکا من نازانم ئێوە لێوە تێناگەم ئێوە کۆمەڵێکتان دروست کردووە ئەم کەمپینە لایەنی سیاسی مامۆستا تۆ لە یەکگرتووە کۆمەڵە گۆڕانە سەر بەخۆیە زەحمەت کێشانە نەخێر زەحمەتیان مامۆستای یەکێتیمان زەحمەت کێشان نیە مامۆستا کاکە مامۆستای یەکێتیە بۆ مانی گرتووە نەچۆ مامۆستای پارتیە بۆ مانی گرتووە نەچۆتە لە کەمپینەکە ئەوەی کە بڕیاری چارەسازیەکە معارەزەیە شتیوانی کاکومێت لیستی کۆمەڵ و لیستی لیست نییە ئەمانە
قسەی کاک بەڕێز شێوانەی بەرسەرا چێن لەسەر مایکەکانی بەرسەرا قسەکەن هەر لیستەکان لایەنە سیاسەکانی بۆ شتەکان کاکە هەر ئەوەیە گەندەڵی هەیەیانە گەزانەوەی گەندەڵی هەیەیانە گەندەڵی لای هەموو کەسی هەیە باشە گەندەڵی ڕخسەت بە ڕخسەتم بە سەرۆکی گەندەڵە من ڕخسەت بە گەندەڵی هەیە سەرۆکی حکوومەتەکەت دانی پیانەوە سەرۆکی هەرێمەکە دانی پیانەوە سەرۆکی کۆمارەکەت گەندەڵی هەیە خەڵک بۆی چۆتە سەرجادا هەرای کردووە هەرچێکی کردووە ئەمە بە شوێنی خۆی ئەمەی من باسیەکەم تۆ جێیشت هێناوەتە ناو سلێمانیەوە و ئێمە مووقفێکی محددمان بۆ ئەمە گرتووە ئەڵێن بۆ ئەوی خوێنی دەیان سوشتێوی تر دەنان ڕێژوانی تر دەیان پۆلیسی تر دەیان مروری تر دەریان پێشمەرگەی تر نەڕژێتەوە و کارەسات دروست نەبێ ئێمە ئەی دەسەڵات ئەوە ئێمە وەکو مامۆستایان بێجێدانە ئەوەی تۆ سەر بە یەکێتیت پارتیت هەرچیەکی بۆ ئەوەی دەسەڵات بەهۆش بێتەوە شەڕی براکوژی کارەساتی قوربەسەری لێوا بێ و تاکو ئەمجێ شەش لەسەر جادە بێت ئەوە شەڕی براکوژی ئەگەرێکی زۆر نزیکە شەڕی قوربەسەری زۆر نزیکە بۆ ئەوی ئەمە نەبێت هۆشداریمان ناوە بە دەسەڵات کاکە ئەمە لابە بە گفتوگۆ قسە بکە تحملی مزاهرە بکە مزاهرە ئەگەر ئەو پەری ئەوەیە بەردت تێگرێ نابێ بە کوشتن نابێ بە خێن زۆر سپاس ئێوە بۆ قبولی ئەوە ناکەن ئێوە بۆ قبولی ئەوە ناکەن کۆمەڵێک مامۆستا هەڵوێستیان هەبێت بە ئالێتەکان ئالەتێکی مەدەنیە ناچێتە قوتابخانەوە ناچێتە هۆڵەکانی وادەوتنەوە بە معنایەکی تر شێوازێکی بەدەنی هەڵبژاردنەوە بۆ گەیاندنی ئەم پەیامە بۆ قبولی ئەوە لە مەکتەب بێتە دەرەوە بۆ قبولی ئەوە ناکەن ئەم پەیامان لە دەگەی مامۆستایانەوە بگا بە دەسەڵات بۆ لە بەنا ڕازین بۆ ئەمە پێتان ناخۆشە ڕاستە پرسیارێکی زۆر جوانە وەڵام بداتەوە ئێمە ئەو کوێچێتی مامۆستایان هەموو کاتێک لەگەڵ تون تیژیا بووین لەگەڵ تۆ تژیا بوونیانە بوو لەگەڵ مامۆستا تۆ لەگەڵ ێزای چیە لەیکە لەسەر جادێ من حەزەکەم بە بارمەتی خۆ دەقسەکانی پرسیارێکم لە تۆ کرد بارمەتی یاخود بڕات دەقسەکانی بکە فەرمووی ئێمە دوو مانگ لە سەر جادای خۆپیشاندان ئایا ئەم دوو مانگە بەرەوکێش و ئاکاری ئەم خۆپیشاندانە باش بووە خراپ بوو لەو کاتێوی هێزاتۆتە ناو شاری سلێمانیەوە ئایا وەزعی ناو شاری سلێمانی هێمن بۆیە هێمن نەبووە زانکۆی بەرفی شەگاوە قوڕی کرد بەسەر تەلەبەی زانکۆیە مامۆسای گۆژ ڕۆژن بیری بە تۆ بە زانکۆ هەر داوام ناکرێت واتان کردوت زانکۆتان ئەو کۆمەڵی لایەنە سیاسانی و کاکە خۆ دیارە وەژەکان چێن با بە وەژەکان دیارە شە ناوی نەکە کێ تۆ زانی چێ و چیە تەلەبانەیە کە تۆ باسییانەکەی گولاحنوان وەژەکان دیارە کێ تەحریکیانەکە بەڕاستی ئێمە نابێت تەحریکی خوێندکار بکەین بۆ بیان بێن بە ڕێگەیەکی هەڵا ئەگەر تۆ مێزی گفتوگۆت لێ گیراوە ئەگەر ڕێگەت نەدراوە قسە بکەی ئەگەر دانوسان لەگەڵا نەکراوە ئەگەر دەرگای هەموو شتەکان لێدا خستووی ئەگەر ئیعلامت نییە ئەگەر ئەندامی پەرلەمانت نییە ئەگەر سەرۆکایەتی هەرێمە و حکوومەت ڕێگەت نادا بنیشە و جۆر لێ بگرێ لەناو پەرلەمانە دانیشتوی دەنگە لەسەر ئەو خاڵانەوە چاکسازی ئەگەر گەندەڵیە بە هەمومان با چارەسەریکەن بە هەمومانەوە بە هەموو لایەنە سیاسەکانەوە ئەگەر ڕێگە لە تۆ گیراوە بڵێ بۆت نییە قسە بکەی بۆت نییە ڕای خۆت دەربڕی بۆت نییە دانیشی لەسەر مێزی گفتو ئەو وەختە تۆ مافیەوە تێبێتە سەرجادە تۆ ئیعلامێک تێ بە ئارزوی خۆت قسە ئەەکەیت نەک ئیعلامێ دوان و سیان و 4 و 5 قسە ئەەکەی بە ئارزوی خۆت بە حکوومەت ڕخنە ئەگری گلەی ئەەکەی قسەی ناشری نەڵێ بە هەموو شێوەیەک لە ماوەی دوو دانە مانگ نەک دوو مانگ وڵات چندێکە هەر بووە ئەعلامە بووە هەر ئازادە قسەی دوای ئەوەیەک شت لەسەر شتە باشەکان مامۆستاکان باپرسێ باپرسیاری ئەوە بم من لەگەڵ ئەوانیم ئەو هێزی پێشمەرگەی بۆ بێنە ناو شاری سلێمانی هیلاک بکەین پێشمەرگەیەکی بۆ ئێمە لەسەر چادەکەی بیۆسێنی تا ئێوارە بەچیەوە مەشغوڵیکەین یعنی تۆ من لەگەڵ ئەوانیم ئەو هێزە لە مەشغوڵی نەکەین بۆ بەڵام ئەبێ ئێمەش خۆمان هانی کەس نەیمچێت زۆر سپاس من حەزەکەم بەس بەخێرەکەتی زۆر باشە من حەزەکەم یەکشت بە مەسەرەوەی کاکە بەسیترین نمونە پێڵم لە مەسەر ئەینە شت ئیعلام هەیە ئەینە شت خەڵک بۆی هەیە قسە بکە ئەینە شت بۆی هەیە ڕێی خۆی دەربڕێ هامشێ لە ئیعلامەیە بۆی ئەوەی کە خەڵکی نێتی ئەمانە هەمووی هەیە حتا لە ناو نەقابەکانە لە نەقابەی محامینە لە ئەحزابی معارەزەیتیایە حتا لە ناو پەرلەمانە هەندێک خەڵک لەبژن ئەمە ڕاستە بەڵامەوەی کە کێشەیە لە وڵاتی ئێمەیە کە شتە ئاساسەکان چارەسەر نەکرێت سیستەمەکە پێویستی بگۆڕینە سیستەمەکە لە چ ڕوویەکەەوە مامەسا من ناڵێن فلان بگۆڕێ فلان وەزیر و فسار کەس من پێ دەڵێم سیستەمی پەروەردەیی دەبێ بگۆڕێ چونکە سیستەمێک لەسەر بنیاتی حیزبایەتی داراوە ئەنجا ئەم حیزبە دەسەڵاتە پارتیە هیچەتیە گۆڕانە ئیسلامیە هەر کەسێکە کە لەسەر حکومە ئەما با بەڕێوە ئەم سیستەمی حیزبۆکراتیە بێ بگۆڕێ
ئەمە نابێشێتی مامۆسایانیەکەت هەبێ کە حیز بەرچێکی و بەدوایە بیسەنێتەوە کە لە ناختا حەزەکەی ئەزانی ئەم ینی کە چ کادری چ خەڵکیشیان بۆ دروستکردنی لە ناخی حەزەکە ئەم ئەسکەرە ئەزانێم کارەزاتی بەدواوەیە بەڵام لەبەرەوەی لە سوڵتەوە پێی وتراوە نابێ ئەمە بڵێ نابێ بێڵە بڵێ لەگەڵ هێزەکەیان کە ئەمە بەسیترین بافە مامۆسای بەڕێز من پێ دەڵێم زۆر سپاس ئەمە زۆر بە کوتی جواب بێتەوە کاتی بەرنەمەکە زۆر کە زۆر کەمی ماوە پرسیارێک ئەمەیە لە کوردستانەدان بەوە ئەرە گەندەڵی هەیە نەعەدالەتی هەیە ژێرخانەی ئابووری خراپ هەیە بە شێوەیەکی خراپ سامانی گشتی وڵات دابش ئەکرێ و چینێکی دەوڵەمەند و چینێکی زۆر هەژار دروست بووە کۆمەڵێک شت هەیە یەکێتی مامۆسایان چۆکو نوێنەری تیژێکی بەرینی کۆمەڵایەتی کە مامۆستایانە دایان هەزار مامۆستا هەیە چ ئالێتێکی مەدەنی بە گونجاوەزانێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردانە وەکو هەڵسکردن بە پرسیاری نیشتیمانی سیاسی ئێمە وەکویکیتی مامۆسایان هەموو کاتێک چیتان کردووە چیتان کردووە دەست مەخسەس سەر خاڵەکان بۆ کێشانی کردنەوە خۆپیشاندانتان کردووە بەس بەیان من لەسەر خۆپیشاندانش بۆ باسەکەم ێستا باسی خۆپیشاندانەکەی زۆر من بەنسبەت مامۆساوە ئەڵێ هەموو دەستگاکان بۆ بە حیزبی وەڵام من پێ دەڵێم لە پەروەردەی سلێمانیە لە بەڕێوەبەرێکی تا ئەوانەی کە ئیداری پەروەردە بن هیچ حیزبی با پێ دەڵێم من ئەوە با پێ دەڵێم من پێ دەڵێم هیچ حیزبی دانراون من خۆم کادرێکێتی مامۆسایان ڕێکخراوم بەڵام کادرێکی حیزبیشم بەڵام ئەوەی لە ناو پەروەردایەکە لە مدیر ئامەدی تەربیەوە ناڵێم هەمووی زۆربەی حیزبینین زۆر سپاس ئێمە کاتی بەرنامەکەمان تاوە بارمەتی خۆت ئەگەر ئاخی قسا لە ماوەی کەمتر لە نیو دقەیە شتێک پامێک لێم نەپرسیبی و حەز بکەی بیڵی فەرموو ئێمە وەکو مامۆسایان با بەدەر لەسەر لەبەر هەموو بیربۆچوونێکی سیاسی ئێمە کار بکەین بۆ ئەوی ناوەندەکانی خوێندن بەهێمنی ڕاگرین ئەو مناڵانەی کە لێوێن هی هەموو خێزانەکانن هەرێکی بیربۆچوونێکی سیاسی ئێمە نامانێ بشەی بخێنەوە پرۆسی خوێندن کە پرۆسی خوێندن پرۆسەیەکی پیرۆزە ئێمە مناڵ پەروەردەکەن ئەل لە ئیسەوە بە بیرژڕای جیاواز پەروەردەکەین دو ڕۆژی میلەتەکەمان بەرەو هەڵدێرە چکە ئێمە تەمەنێکی کەممان ماوە لە ئەوان ئەتوان زۆر سپاس من ئەمە وەکو کەمپینی داکۆچیکردن لە مامۆستا زۆر سوپاسی هەڵوێستی هەموو ئەو مامۆستا خوێندکارانە بکەم کە بەشداریان لەم هەڵوێستە نیشتیمانیا کرد زۆر شارازیان پێواکەین و دڵنیایانەکەینەوە هەمیشە داکۆچیکار بین لە مافەزەوتکراوەکانیان ئینشاءڵڵا بەڵێ زۆر سپاس بەڵە بینانی بەڕێزەوەی کە گوێتان لە بۆ گفتوگۆکردن بوو سەبارەت بە بایکۆتکردنی وانەکانی هۆڵەکانی وانەوتنەوە و لەلایەن ژمارەیەک لە مامۆستاوە کە لە ماوەی ڕابردوودا گفتوگۆی بە دوای خۆی داهێنا بە میوانداری هەرێک لە بەڕێزان نەجمەدین عەلی ئەحمەد کارژێڕی لقی سلێمانی شێتی مامۆستایانی کوردستان و دیاری عەبدولقادر نووری ئەندامی کەمپینی داکۆچیکرد لە مافی مامۆستایان بەخێری مامۆستا زۆر سپاس